تایبەت بە پێشبینیەکانی کەشوهەوا و هەروەها ئەو شەپۆلە بارانبارینی کە پێشبینی دەکرێت لە ڕۆژانی داهاتووتریش ڕوو لە ناوچەکانی هەرێمی کوردستان بکا بە تایبەتتر پێشبینی دەکرێت کە لە چەند ڕۆژی داهاتوو ئەگەری بەفربارین جارێکی دیکە لە ناوچە شاخاویەکان و هەروەها بارینی بەفروباران هەبێت تایبەت بە پێشبینیەکان بۆ ڕۆژانی داهاتوو و هەروەها بە شێوەیەکی گشتیش لە مانگی دووە شارەزای بواری کەشناسی سیروان ساڵح ڕاستەوخۆ لە کەلارەوە لەگەڵمان دەبێت. کاک سیروان سڵاوت لێبێ. پێشبینیەکانی کەشوهەوا بۆ ئەمڕۆ چیمان پێدەڵێت؟ ئەو شەپۆلە بارانبارینە کەمەی کە بەشێک ناوچەکانی باشووری کوردستان یاخود هەرێمی گرتووەتەوە پێشبینی بەردەوامی ئەم بارانبارینە هەیە بۆ ڕۆژانی داهاتووش؟ بەڵێ سڵاو لە هەموو لایەکەم کاتتان باش. سپاس. بەڵێ لە ئەمڕۆ وەکو دەبینین کە ناوچەکانی هەرێمی کوردستان لە دوێنێشەوەوە بە تایبەتی ناوچە کوێستانەکان بارانبارینی کەم و هەروەها لە ناوچە شاخاویەکان بەفربارین دەستی پێ کردووە. ئێمە پێشبینیەکەین ئەم بارودۆخە ئەمڕۆ کۆتایی بێت و جارێکی تر لە ڕۆژی چوارشەمە و پێنجشەمە شەپۆلێکی تری لاوازی دەریای ناوەڕاست ناوچەکە بگرێتەوە و ئەگەری هەیە بەفربارین سەرتەری شاری سلێمانی و هەڵەبجە و بەشێک لە ناوچەکانی باکووری گەرمیان بگرێتەوە. بەڵام بەنسبەت بارانبارینەوە ناوچەکانی گەرمیان لەم شەپۆلی داهاتوودا ئەگەری بارانبارین نییە، تەنها چەند دڵۆپە بارانێک نەبێت. وەک وتمانە سەرانسەری ناوچە شاخاویەکان ئەگەری بەفربارین هەیە بە سەرتەری شاری سلێمانی بە تایبەتی ئێوارەی ڕۆژی چوارشەمە و هەروەها سەر لە بەیانی ڕۆژی پێنجشەمە. و ئیتر ئەو شەپۆلەش کۆتایی دێت، بەڵام تر هەفتەی داهاتووتر ئەگەری شەپۆلێکی نوێ هەیە بە تایبەتی لە هەفتەی کۆتایی مانگی دوو. بەڵێ کاک سیروان بەپێی ئەو پێشبینیانی بۆ ئەو شەپۆلە بەفروبارانانە هەیە کە ڕووی ناوچەکانی هەرێمی کوردستان دەکات. بڕی بارانبارین ڕادی بارانبارینەکە چۆن دەبێت؟ دەکرێت بڵێ بارانێکی بەخڕ و تاوە بارانە یاخود لە شێوەی نەمە باران دەبێت لە ناوچێکە بۆ ناوچێکی دیکەش جیاوازی هەیە؟ بەڵێ لەبەرەوەی شەپۆلەکە شەپۆلێکی ساردە، هەوایەکی ساردی جەمسەری تۆپەڵاوایەکی ساردی جەمسەری لەگەڵدایە، شێوازی بارانەکە شێوازی زستانە بێت بە تایبەتی لە دەشتەکانی ناوچە شاخاویەکان و دواتر بازنەی بەفربارین لە ئێواری ڕۆژی چوارشەمە زیاتر دەبێت بە تایبەتی لە ناوچە شاخاویەکان. چکە ئەمەی باسێکێن ئەم شەپۆلە بە زۆری ناوچە شاخاویەکان و ناوچە کوێستانەکان دەگرێتەوە. لە ناوچە کوێستانەکانی پارێزگای هەولێر و دۆهۆک و سلێمانی و هەڵەبجە و هەروەها بەشێک ناوچەی شاخاویەکانی قەرەداخ و باکووری گەرمیان کە کاتە زنجیرەچیای بەمە و زنجیرەچیەکانی سەرگرمە و بەرانان و هەروەها قەرەداغ ئەگەری بەفربارینەیە و ڕێژەی بارانەکەش زۆر کەمە، ئەگەری هەیە لە بینی لەنێوان 3 تا 5 میلیمتر باران لە ناوچە دەشتایەکانی شاخەکان ببارێ، بەڵام لە ناوچە شاخەکان ئەگەر هەیە نزیکەی 10 سانتیمتر بەفر ببارێ و لە ناو سنتەری شاری سلێمانیش لە ئێواری ڕۆژی چوارشەمە و سەر لە بەیانی ڕۆژی پێنجشەمە ئەگەری هەیە 2 تا 3 سانتیمتر بەفر سنتەری شاری سلێمانیش بگرێتەوە. بەڵێ تایبەت بە پلەکانی گەرما کاک سیروان، پلەکانی گەرما لە هەفتەی داهاتوو یاخود بڵێن لە ڕۆژانی داهاتوو بەراورد بە چەند ڕۆژی ڕابردوو بەرزتر دەبێتەوە یاخود پلەکانی گەرما نزمتر دەبێت؟ بەڵێ بێگومان کە لە کاتی هاتنی شەپۆلێکی تۆپەڵاوایەکی سادی جەمسەری بۆ ناوچەکە پلەکانی گەرما دابەزێت. ئێمە دەزانین کە لە چەند ڕۆژی ڕابردوو بەفرێکی زۆر لە ناوچە شاخاویەکان باریوە، ئەمە وای کردووە پلەکانی گەرما هێناوەتە خوارێ و پلەکانی گەرما پێشبینیەکەین بە نزمی بمێنێتەوە تا کۆتایی ئەم مانگە، بەڵام ئەوە ناگەینێ بڵین بەفربارینتان کۆتایی ئەم مانگە بەردەوام ببێت، نەخێر، بەڵام سەرمای ئەو شەپۆلەی کە لە ڕۆژی چوارشەمە و پێنجشەمە ناوچەکە دەگرێتەوە ئەگەری هەیە چەند ڕۆژێک دوایەوەش بەردەوام بێ و ئیتر لە مانگی سەرەتای مانگی سێوە وەرزی بەهار لە ناوچەکانی گەرمیان بە تەواوی دەست پێکا و لە بەشێک ناوچەکانی تریش پلەکانی گەرما بەرزە بێتەوە و کەشێکی بەهاری و پڕباران لە مانگی سێ و بە مانگی چوار دەست پێکا وەکو لە پێشبینیەکانە دەرکەوتووە. بەڵێ کاک سیروان تایبەت بۆ شەپۆلە بارانبارین و بەفربارینەی کە ڕووی لە ناوچەکانی باشوور کردو لە ماوەی ڕابردووە بە تایبەت لە ناوچە کوێستانەکان بەبراورد بە ساڵانی ڕابردوو ڕێژەی بارانبارین و هەروەها بەفربارینی شکەم بوو. ئەم شەپۆلە بەفربارین و بارانبارینەی کە لە بابلین هەفتەی ڕابردوو و هەروەها پێشبینیش دەکرێت لە داهاتوو ناوچە کوێستانیەکان بگرێتەوە، دەکرێت بڵێن بەراورد بە ساڵی ڕابردوو ڕێژی بارانبارین و بەفربارین زیاتر دەکات؟ بەڵێ ئەو شەپۆلەی کە لە ڕۆژی چوارشەمە و پێنجشەمە ناوچەکە دەگرێتەوە شەپۆلێکی لاوازە بەڕاستی، بەڵام هاوڕێ لەگەڵ تۆپەڵاوایەکی سادی سیبریە کە وەکو وتمان تەواوی ناوچە شاخاویەکان و هەندێک پارێزگای وەکو سلێمانی و
شارەکان دەگرێتەوە بە تایبەتی ناوچە کوێستانەکان هەتاوەکو کۆتایی ئەم مانگەش پێشبینی ناکرێت بڕی بارانبارینی بە تایبەت ناوچە کوێستانەکان بگاتەوە حەدی ساڵی پار بە تایبەتی لە هەندێک ناوچە کە ئێستا کەمباریوە بەڵام پێشبینیەکان ئەومان بۆ دەرەخات کە مانگی سێ و مانگی چوار پڕباران بێ و پێشبینیەکەین ڕێژەیەکی زۆر باش باران لە مانگی سێ و لە مانگی چواردا بارێ لە ئەنجامی ئەم بارانە زۆرە و پێشبینیەکەین کە ڕێژەی بارانبارین 2 تا 3 ئەوەندەی پار باران بارێ لە چاو بە بەراورد لەگەڵ پارساڵ و هیچ مەترسیەکی وشکە ساڵی لە هیچ ناوچێکی هەرێمی کوردستان نییە و ئەو ناوچانش کە لە پارێزگای هەولێر و دۆهۆک و بەشێک لە هەندێک ناوچەکانی سلێمانی بە بەراورد لەگەڵ پارساڵ بەکەمباریوە تێ ئەپەڕێنێ و چەند هێندەی ساڵی ڕابردوو باران دەبارێت. بەڵێ سپاس بۆ ڕوونکردنەوەکان زۆر سپاس بۆ شارەزای بواری کەشناسی سیروان ساڵح سپاس کە ڕاستەوخۆ لە کەلارەوە لەگەڵمان بوویت.